بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیان دەنگدان شایەتیدانە. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە میانەی بەژارکردنی لە کەرنەڤاڵی لیستی کۆمەڵی ئیسلامی لە شاری کەلار ڕایگەیان دەنگدان شایەتیدانە و دەبێت هاوڵاتیانیش لە ڕۆژی دەنگدان هەڵوێستە لەسەر نەهامەتەکانی ئەم دەسەڵاتدارانە بکەن. با میواندارێک لە بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی زانای ئاینی لە ستودیۆی سەرەکی لە هەولێریشەوە مامۆستا عوسمان کانی کوردەی زانای ئاینی تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە سەرەتایی وتارەکەیدا ئاماژەی بۆ بێبەشکردن و پەراوێزخستنی دەڤەری گەرمیان لە خێروبێری ناوچەکە و هەرێمی کوردستان بەگشتی کردووتی. گەرمیانیەکان هەمیشە سەرڕمی شۆڕش بوون. گەرمیانیەکان هەمیشە لە کاتی لێقەومان و لە کاتی تنگانەدا لە پێشەوە بوون. سەنگەرشێن بوون، ڕێژچێن بوون، بەڵام بەداخەوە کە نۆرە گەیشتۆتە سەر دابەشکردنی خێروبێر کەمتر وایە بەگشتی خەڵکی گەرمیان ڕەچاو کرابێ و لەبەر چاو گیرابێ. زیاتر تەماشای بەداخەوە خزم و حیزب کراوە. ئەو بێبەشکران و مەحرومکرانە، ئەو فەرامۆشکران و لەبیرکرانە خاڵێکی هاوبەشی هەموو پێکهاتەکانی خەڵکی کوردستان بۆوە لە هەموو دەڤەر و ناوچەکان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە بەشێکی وتارەکەیدا بەرپرسیارەتی خەڵکی لە ستەمکارەکانی دەسەڵات ڕوون کردەوە و نەیشاردەوە کە بەشێک لە دەسەڵاتدارەکان بە پشتی هێز و دەنگی هاوڵاتیانەوە چەرخی ڕۆژگاریان دەگەڕێ. من لێرەوە ئامۆژگاریتان دەکەم، ئێوەی خەڵکی گەرمیان لە پشت ئێوەشەوە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان کە وەڵام ئامادە بکەین بۆ ئەو ڕۆژەی دەچینەوە خزمەت خوا و دەچینەوە خزمەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کە چیمان کرد لەگەڵ خەڵک و وڵاتی خۆماندا. ئەو پرسیارە بەداخەوە کە بەرپرسانی ئەم وڵاتە، بڕیاربەدەستانی ئەم وڵاتە بەگشتی دەڵێن لە بەرامبەر وەڵامی ئەو پرسیارەدا لە ڕۆژی دواییدا زاریان دەبێتە تەڵەی تەقی و چونکە وڵاتیان پڕ کرد لە گەندەڵی، لە زوڵم و ستەم، لە قۆرەخکاری، خزم و حیزب بوونە بڕیارلێر، خەڵک ڕەشوڕوود بوو، والیداتی وڵات یان بە هەدەر درا یاخود بۆ هەندەران بار کرا. بەڵام ئایا ئەوە تەنیا بڕیاربەدەستان و حکومڕانانن بەرپرسیارن؟ بە تاکید خەڵک و جەماوەریش بەرپرسیارە. باوا نەزانین ئێمەش وەکو بەرزەکی بانان بۆی دەردەچین. هیچ ستەمکارێک ناتوانێ حکم بکە، ناتوانێ ستەم بکە ئەگەر خەڵک نەبێتە ئەعوان و هاوکار و یارمەتیدەری. هەر بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ احشروا الذین ظلموا وأزواجهم، ئەوانەی زوڵمیان کردووە و ئەوانەش کە لەگەڵیان بوون بەیەکەوە ڕەپێشەشیان دەن و حەشریان کەن و کۆیان بکەنەوە. لەبارەی بەرپرسیارەتی دەنگدانیشەوە مامۆستا عەلی باپیر وەک چەندین جار و لە چەندین بۆنەی دیکەدا ئەو پەیامەی بەگوێی خەڵکی تادا کە دەنگدان گەواهیدانە بەسەر سوڕمانیشەوە باسی لەو کەسانە کرد کە ئەهلی نوێژ و خواپەرستین بەڵێ بۆ خەڵکانێکی نوێژ نەکەر دەکەن. دەنگدان بێگومان بریتێ لە زۆرێک لە شایەتیدان. ئەوەی کە دەنگ دەدا بۆ کەسێک کە ببێتە نوێنەری بچێتە ئەنجومەی نوێنەرانی عێراق، ئەوەی کە دەنگ دەدا بە کەسێک ئەو کەسە هەر شتێ بکە پشک و بەچی دەچێتە نێو هەموو کارەکانی ئەو کەسەوە، ئەگەر خێر بێ ئەگەر شەڕ بێ. پەیامی گرنگی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کۆتایی وتارەکەیدا لە شاری کەلاراوە بوو جارێکی دیکە هەڵەکانی پێشووی دووبارە نەکاتەوە و وەک جارانی دیکە نەگەسترێت. ئومێدم وایە ئەم جارە دوای ئەو هەموو نەهامەتیانەی کە لەلایەن ئەو بڕیاربەدەستانەوە بەسەر خەڵکی ئەم هەرێمە هێندران، ئومێدم وایە خەڵک هەڵوەستەیەکی باشی کردبێ، بەرچاوی ڕۆشن بوو بێتەوە، هۆشیار بوو بێتەوە، هەڵەکانی پێشووی دووبارە نەکاتەوە. فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين، مرۆڤی بڕوادار دوو جار لە کونێکەوە ناگەزرێ.
ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە ناساندنی پاڵێوراوانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامیشدا ئاماژەی بەڕابردوو و ئازایەتی کۆمەڵ لە نێو کایەکانی پەرلەمان و دەسەڵاتدا کرد و وتی ئێمەتان لە پەرلەمان بینی چه پەرلەمانتارەکانمان لە کوردستان چه سکرتێری پەرلەمانمان کە وەکو شاخ وەستا لە بەرامبەر ئیرادەی کەسانێکدا کە دەیانەویست بە شێوەیە گۆڕانکاری بکەن پەرلەمان ببێتە بازیچە ببێتە بووکەشوشە لە کایەی حکوومەت و حکوومەتداریدا خەڵکی ئێمەتان بینی بەزیرەکان بەڕێوەبەرە گشتیەکان قایم مەقام و مدیر ناحیە و لە ئەنجومەنی پارێزگاکان خەڵک ئەگەر لە خۆی نەگۆڕێ دەزانێت کە خەڵکی کۆمەڵی ئیسلامی چۆنن و ئێمە خوا پشتیوان بێت لە هەڵوێستی مەردانە و جوامێری و لە خزمەتی خەڵک لەبەر ڕازیکردنی خوا لێی زیاد نەکەین هەرگیز لێی کەم ناکەین. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر محەممەد بەخێر بەنگسەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە گرنگی بەشداری هاوڵاتیان بکەین لە هەڵبژاردن و لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن گرنگی بە هەڵبژاردندا وەکو دەرفەتێک بۆ گۆڕانکاری. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لآيني بيروزي إسلاما لدو آياتي مبارك دا لقرآن أفرمي آياتي كميان وشاورهم في الأمر. وبيغمر أفرمي أخوائي قولا برسوراو مشاورة بمسلمان كواتر رأي خلق ورقتن قرنقا بيغمر صلى الله عليه وسلم كبوحي بودي وبردوام فريشتي نيقا سري لأداو ئاەتەکانی بۆ ئەهێنێ لەگەڵەوە حسێب بۆ ڕاو بۆ چوون و سەرنجی خەڵکەکانەکە خوای گەورە فەرمێ تۆ پرس و ڕاو ڕاوێژ و مشاوەرە لەگەڵ هاوڵان و موسڵمانانە بکە بۆ کاروبارە گرنگەکان. ئەوە لە کاتێکا بۆ خوای گەورە ئاەتی ناردەخوارەوە دوای ئەوەی کەواکو لە شەڕی ئوحودا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مشاوەرەی کرد و نەتیجەی مشاوەرە کە زۆرینە ڕایان وا بوو ئەوان لە دەرەوەی مەدینە شەڕەکە بکەن و لە ناو شاری مەدینە شەڕ نەکەن پێغەمبەری خوا خۆی ڕایوانە بوو صلی الله عليه وسلم بەڵام دواتر شکان دوا ئەوە خوای گەورە ئەنجا هەرە فەرمێ وەشاورهم فی الأمر مشاوەرەیان پێ بکە پرس و ڕایان وەرگرە سەرنجیان وەرگرە. بەڵێ کەواتە ڕاوەرگرتنی خەڵک بنەمایەکی گرنگە لە پیرۆزی ئیسلامە و لە شوێنێکی کا فەرمێ لە وەسفی موسڵمانانە فەرمێ وەئەمر مشوڕا بەینەهوم واتە بە هەمیشە و بەردەوام کاری موسڵمانان بە ڕاوێژە خۆسەپاندن و خۆپەسەندی و شخصێک خۆی بکا بە هەموو شت لە خەڵکی ئەوە لە ئیسلامە قبول نییە. ئەنجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروەکو بنەمای هەڵبژاردن کاتێ لە بەیعەتی عەقەبەی دووهەمە کە مەدینەیەکان دێن بەیعەتی پێدەن و ئیمان دێنن ئەفمێ لە ناو خۆتانە 12 نەقیبن بۆ هەڵبژن واتە 12 کەس بکەنە بەرپرس نوێنەر من ئەوان بناسم لە باتی هەموو ژمارە خەڵکەکە کە ژمارەیەکی زۆر بوون ئەوانش 12 کەس لە نێوان خۆیانە هەڵەبژێرن وەکو نەقیب و دەمڕاست و نوێنەری خۆیان. معناوی ئەمە بنەمایەکە لە بنەماکانی هەڵبژاردن کە حسێبکردنە بۆ ڕای خەڵک هەڵبژاردنی ئەو خەڵکە بە زۆرینە چی پێ باش بوو لە کاروبارێکە کەەوە ئاەت و حەدیسی لەسەر نێو نەبراوەت و حەڵاڵ و حرامێکنێ ڕای خەڵک ئەولاترە بەگوێ بکرێ ڕای کۆمەڵێ شەخص و جەماوەر و زۆرینە ڕاسترە لە ڕای چەند کەسێکی کەم کە بە ئارەزوو بەویستی خۆیان لەوانێ شتەکان بجوڵێن شتەکان دا بمەزرێنن شتەکان کار لەسەر بکەن. ئێستا گرنگی بەشداریکردنی خەڵک چییە بۆ نمونە لە کەسێمە لە بەردەم هەڵبژاردن کە دەکرێت وەکو ڕێگایەک بۆ گۆڕانکاری سەیری بکەین. زۆر چاک ئێستا گرنگی هەڵبژاردن لەوایە ئەم وڵاتەی ئێمە ماوەی 4 ساڵ هەڵبژاردنێک کراوە ئێستا هەڵبژاردنێکی تر لە پێشە ئەو حیزبولایەنانەی تاقی کردەوە چیان کرد چاکیان کرد خراپیان کرد خزمەتی میلەتیان کرد میلەوتیان چەوساندەوە خزمەت گوزاریان پێشکەش کرد پێچەوانەکەیان کرد ئێستا بۆی دەرکەوتووە کە بەڕاستی هەمووشی بەشی هەرە زۆری خراپە بوو کەواکو ئەم کاربەدەسانەی لەم 4 ساڵی ڕابردووە کردویانە. ئێستا دەرفەتێک کە لە بەردەمی میلەتە گەلە بۆ ئەوی کەواکو هەم سزای ئەوانە با کە خراپ بوون لەگەڵ میلەت و وڵات و نیشتیمانەکەیانە هەم خەڵکانێکی تری
شایستە کە بۆی دەرکەوتو ئەوان خراپەیان نەکردووە ئەوەندەی توانی بێتیان خزمەت و چاکە و پشتیوانی و دیفاعیان لە مەزلوم و لە موچەخۆر و دژی گەندەڵی و دژی ستەم وەساونەتەوە ئەگەر خەڵک خزمەتی وڵاتی ئەوێ خزمەتی خۆی ئەوێ ئەم بار و زروفە خراپە بگۆڕێ ئەبێت دەنگ بەو کەسانە نەدا کە لە ڕابردووە خراپەیان کردووە و ئەبێت دەنگ بەو کەسانە بدا لە ڕابردوودا چاکیان کردو شتیان کردووە کە واکو لە خزمەتی خەڵکابێ هەر هیچ نەبێ ئەبێ خەڵکێکی کە تاقی بکاتەوە ئەو خەڵکایی تاقی کردەوە 2 دەورە 3 دەورەی تاقیکردنەوە ئەم حیزبە دەسەڵاتدارانە غەیری نەهامەتی و خراپە و لە دەستدانی خاکی کوردستان و خراپکردنی ژیان و مەعیشەت و گوزەرانی خەڵک شتێکی ئەو تۆی لێ نەبینان زۆر کەم چاکەی لێبینان زۆر خراپە و ناخۆشی و ناڕەحەتی بەدەستیانەوە بینی لەبەرەوە ئەمە تەنها دەرفەتە کە خەڵک و میلەت و دەنگدەر بتوانێ هەم سزای خراپەکارەکان بدا هەم پاداشی چاکەکارەکانش بکە بەڵێ سوپاس دەکەم کە تو دواتەگرم و لای بەڕێز ئەگەر بچینی هەولێر لای مامۆستا عوسمان مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان سەبارەت بەوەی کە تا چەند لە ئاینی پیرۆزی ئیسلام دەنگدان شایەتیدانە یعنی لە چ ڕوانگەیەکەوە دەنگدان وەکو شایەتیدانێک وەکو شاهیدانێک سەیر دەکرێت بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابەت سڵاو لە میوانە بەڕێزەکەت و سەرجەم بینەرانی پەیام زۆر سوپاس هەڵبەتە کاری هەڵبژاردن و دەستنیشانکردنی دەمڕاست و برا گەورە و نوێنەری خۆت و وەخەمخۆت و مشرخۆرت بەڕاستی بەر لەوەی کارێکی دیموکراسی بێ وەکو سیستەمی ئەوڕێکە دەکرێت لە پەرلەمان لە جیهاندا دەکرێت بەر لەوەی کارێکی شەرعیە کاری مسلمانانە وازبێکی سەرشانی مسلمانە هەستن بۆەوەی کەوا کەسێک دابنێن کە برا گەورەیان بێ وەکو ئەگەر عایلەیەک لە ماڵەوە پێویستی بەوە بێ کە ڕەبول ئوسرەیەک هەبێ و خاوەنی ماڵێک هەبێ و کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر سێ کەستان چون بۆ سەفەرێک فەلیوئەمر ئەحەدەهم با کەسێکیان بکەن بە پێشەوا و گەورەی خۆیان و دەمڕاست و برا گەورەی سەفەر جا ئەگەر سەفەرێکی سەعاتی بێ پێویستی بە برا گەورە بێ حتمما ژیانێکی پڕبایەخی وەکو ژیانی دنیا بۆ وەکو مەزرعەیەکی ئاخیرە وەکو بەڕێوەبردنی کاروباری مسلمانان زۆر زەرورترە بۆیە دەنگدان شەهادەتە بەو گەواهیدانە و بەو دەنگدانە تۆ خەڵکێک دەکەیە دەمڕاست و براگەورە بەیانی لە چاکە و خراپەی ئەو کەسانەی کەوا ئێمە هەڵیان دەبژێرین بەشدار دەبین لە باشەکان بەهرەمەند دەبین لە خراپەکانیش بەڕاستی زیانێکی زۆرمان پێدەگا بۆیە دەنگدان بە شەهادەتە شهادەت لا تكتموا الشهادة ومن يكتمها فإنه آثم قلبه دەفەرمێ ئەی باوەڕدارینە ئێوە گەواهیەکان لاتانە مەیشارنەوە هەر کەسێک بیشارێتەوە بەڕاستی ئەوە دڵی نەخۆشە و تاوانبارەوە خەڵکێکی بێخێرە پەنامان بدا کە خوای گەورە دەفەرمێ فەجتەنیبوا الرجس من الأوثان واجتنبوا قول الزور ئەوانە هەمووی ئاماژەیە بەوەی کە ئینسانی ئیماندار ئاگادار بێ نەوەک لە سینف و ڕێز و لیست و کەڵەکی زاڵمان زیاد نەکە دەبێ ئاگادار بێ هەرمەیلیشت بۆ لایەن نەبێ نەوەک دەنجیان پێ بدەیت بۆیە دەنگدان شاهێدیە دەنگدان ئەمانەتە إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها خوای گەورەش فەرمان دەکات کە ئیمانداران ئەمانەتەکەیان بگێنە شوێنی شیا و شایستەی خۆیان خەڵکانێک بەڵێ چ جۆرە شاهێدیدانێک ینی هەم شاهێدیدانی بە حەقێ هەم نەحەقێ ئێمە دەبێت لەم هەڵبژاردنە مەسەلەن کامیان هەڵبژێرینەوە پێوەرد چییە بۆ شاهێدیدانی حەق بەڵێ شاهدیدانی حەق واتە دەنگدان بە کەسێکەوە ئەهلە شایستەیە گونجاوە هەم بۆ خوا هەم بۆ خەڵک هەم بۆ نیشتیمان و بۆ وڵاتەکەشمان بۆیە ئەوانەی کەەوە هەڵدان دەبژێرین ئێمە دەیانکەینە دەمڕاست و برا گەورەی خۆمان بەیانی ئیش و کارەکانیان وەکو باسمان کرد ئێمە ڕاستەوخۆ لیان بەشدار دەبین لە تاوانیان بە هەمان شێوە واگە سەیر بکەین بەڕاستی لە چەند ساڵی ڕابردوودا کە خەڵکانێک من جەڕەبە المجەڕەبە حەلت به الندامە هەر کەسێک شتێکی تاقیکرا و تاقی بکاتەوە بەڕاستی دەستی پەشێمانی دەگەزێ بۆیە خەڵکی ئێمە هەموو جارێک لەبەر ئەوەی خەڵکی ئێمە دیندارە مسلمانە سافە بێفێڵە بەداخەوە قائیدەکان و گەورەکان وانە بوون هەموو جارێک بە ناو و نیشانێک و بە دروشمێکی بریقەدار فێڵیان لە خەڵک و لە میلەتەکە کردووە
جارێک بە ناوی قەومیەت جارێک بە ناوی ڕێژەی کورد لە بەغدا زیاد بێ هەموو جارێک فێڵێکیان کردو بەڵام ئەم زاریان پێم وایە خەڵکی ئێمە هوشیار بۆتەوە کە بەڕاستی ئەوەی کەەوە سەرکردەی کورد بە کوردی کرد بەگەلی کوردی کرد بە مێژووی دێرینی کوردی کرد بەڕاستی هیچ دژمنێکی سەرسەختی کورد و کوردستان بەگەلی کورد و بە کوردستانیشی نەکردو بەداخەوە کە بینیمان چ شکستێکیان بە پرۆسەی کوردی هێنا چ شکستێکیان بە وای لێ هاتۆ بەڕاستی لە هەندێک زیان ینی پێششەرمە بەڕاستی لەبەر دووربوونی هەندێک لە سەرکردەکان لە دینی خوا لەبەرەوەی کە بەڕاستی دژایەتێکی زۆری دینیان کرد ئەم قیادانی کورد هەر لە بینیمان لە مزگەوتەکان لە مەدرسە ئاینیەکان لە مامۆستایانی ئاینی شەهید کران ڕیشی مبارەکیان سوستێنرا لە وتاربێژی لادران مزگەوتەکان قەدەغن بۆ قورئان خوێندن بەڵام نمایشی فۆتۆگرافی شتێکی مۆدێرنە و شتێکی ڕێگە پێدرا و شتێکە لە تەرازووی ژیریدا حیساب دەکرێت بۆیە بەڕاستی ئەو دەسەڵاتی ئێمە کە دەنگی پێدەدەین بەڕاستی دەسەبابی تاوانباری و گوناهباری و ئێمە دەبێت خەڵکانێکی دەست بە دەست نوێژ خەڵکانێکی سیما پاک کە خوای گەورە دەفەرمێ سیماهم فی وجوههم هەر لە شکل و شێوەیان سوبحانە سەیریان دەکەیت جیاوازن لەگەڵ خەڵکانی بازار و خەڵکانی تر. بەڵێ زۆر باش بەس مامۆستاوەی کە بەرەز وتە دەم دەسەڵاتە سانسۆری خستۆتە سەر مزگەوت و سزادانی مامۆستایانی ئاینەوەی کە لە کوردستانە بینیمانە تیرۆرکردنی مامۆستا ئاینی سووتانی ڕشی مامۆستایان پێ دوایە ئەمجارە ئەم شایەتیدانە دەبێت خەڵکی کوردستان لە کاتی شایدان ئەمانەی لەبیر بێت. ئەمن لە ژێر ڕوشنایی ئاەتی قورآن کە خوای گەورە فەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم نابێ ئیش و کار و پرۆژەی خەڵک بەکەم سەیر بکەیت بەڵام دەبێت ئینسانی ژیر ئەوەیە کە دەڵێن ژیر ئەوە نییەکەوە خراپە و چاکە لێک کاتەوە ژیر ئەوەیە کە لە دوو چاکان چاکترەکە هەڵبژێرێ لە دوو خراپان ئەوەی کەەوە ئەهۆنتر ئەوەی دەستنیشان بکە ئێمە لە شەئن و شکۆ و هەوڵ و هیمەتی ڕێکخراوی مەدەنی هەمووچین توێژەکانی کۆمەلگا بە مامۆستایانی ئاینی بە پزیشکان بە کارمەند مۆزەفان بە برانی پێشمەرگە بە خانەوادەی سەربەرزی شەهیدەکان لە هیچیان کەم ناکەینەوە بەڵام قەناعەتم پێ بکەن ئەم بایکۆت و ئەم وەکو دەڵێ مزاهرە و خۆپیشاندان و گربوونەوەیە هیچی بای ئەم نوکە قەڵەمەی ئیسیفادە نابێت بۆ مەسیری کورد و بۆ چارەنووسی خۆمان کە گەبمانی و چارەنووسی خۆمان دیاری بکەین بۆیە گربوونەوەکان باش بوون بەڵام بەداخەوە خەمیان بەجێهێش لەسەر دڵمان بوونە کەسەرێک کە ڕۆڵەی کوردی تێدا شەهید بوو بەدەستی کورد بەڵام ئەمڕۆکە ئەم دەنگدانە بەڕاستی گەورەترین دەربڕین ناڕەزایە گەورەترین بایکۆتە و خەڵکی مەش ئەم زاریان زۆر شارەزایە تا ئێستا بەرهەڵسکاری معارەزە بوون وەکو بڵێ پیشەی نخبەیەکی بوو بەڵام ئێستا هەموو چین توێژەکانی گرتوتەوە لەبەرەوەی زوڵموستەمەکەیان بەڵاوتر بووە زوڵموستەمی وان وای لێ هاتووە کە خەڵک هەر بە پێشمەرگا هەم بە خانەوادی پێشمەرگا هەم بە مامۆستایانی قوتابخانە پزیشکان هەموو کارمەندەکان کوشتەی دەستی ئەم دەسەڵاتدارن خوای گەورە هەموو لایەکیان مۆفەق کاتن ئەو مەزلومانە و سەرکردە زاڵمەکانی ژانی هیدایەت بدایان خوای گەورە ئیسلاحیان بکە ئینشاءڵڵا. بەڵێ سپاس دەکەین کاک تۆ سەبارەتەوەی کە تا چەند دەنگدان دەکرێت وەکو واجبێکی شەرعی سیر بکرێ ئەگەر بتوانێت مەسەلەن زوڵم لابەرێت بتوانێت نەهامەتیەکانی سەر خەڵک لابەرێت. بەڵێ لەم ڕۆژگارەی ئێمەدا ئەم دەنگدانە بووە وەسیلەیەکی سەرەکی کەواوەکو خەڵک بتوانێت گۆڕانکاری تیا بکە ئەوانەی کەوا خەڵکی باش و شایستە و شیاون لە ڕووی دینەوە لە ڕووی خزمەتی وڵات و نیشتیمان و گەلەوە بهێنێتە پێشەوە ئەوانش کەواکو خەڵکی پێچەوانەی ئەمن کەواکو خراپن خزمەتیان نەکردووە گەندەڵیان کردووە زۆر خراپەی جۆرا و جۆریان ئەنجام داوە سزای ئەوانە بە یعنی ئەمە وەسیلەیەکە بۆ مانای وایە گرنگیدان بەم کاری هەڵبژاردنە بەم پرۆسی هەڵبژاردنە زۆر گرنگە چونکە تۆ خەڵکانی ئەبەیتە جێگەی شوێنێکەوە کەواکو مەسیری میلەتەکە ئەکەوێتە دەستیەوان شوێنی قەراری میلەتەکە لێوە ئەدرێ خزمەتکردن چاکردن یا خراپکردن لێوە سەرئەگرێ ئەگەر ئێمە خەڵکی شایستە خەڵکی ڕازگۆ خەڵکی بە خزمەت خەڵکی شارەزا خەڵکی ڕابرد و پاک دەستپاک ئەمین ئەوانەمان بردە و شوێنەوە ئەتوان خزمەت بکەن بەڵام ئەگەر هاتو ئێمە بە ناوی خزمایەتی یا حیزبایەتی یا ناوچەگەرێتی یا هەر ئیعتیبارێکی تر یان پارە و ڕشوەتێک کە پێمان بدرێ دەنگ بدەین بە خەڵکی ناشایستە ئەوە بەڕاستی ئێمە هەم لە دنیا باجەکەی ئەدەین خۆمان دوایەکە تاڵاو و
ناخۆشی و ناڕەحەتی ئەو خەڵکە خراپانە کە ئێمە بەدەنی ئێمەوە چوونەتەوە پەرلەمان وەرەگرین و لە قیامەتیشە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا سزاکەی چاوەڕوانمانە چونکە ئێمە ئەوە شەهادەتە ئەوە ئەمانەتە شەهادەت ئەبێ بە حەق بیدەی قورئانە فەرمێ ئەگەر ئەو کەسەی شایەتی لە دژ ئەدرێ باوکو و کەسوکار و خزمی خۆشتان بوون ئێوە شەهادەتە حەقەکە چیە وا بیدەن شایەتیەکان مەشارنەوە چی ڕاستە ئەوە بڵێن کامە باشە با ئەوە بێ کامە خراپە با نەبێ ئەگەر خزمیشتە ئەگەر نزیکیشتە ئەگەر هاو حیزبیشتە نابێ ئێمە 27 ساڵە خەڵک مەینەت و زەحمەت و ئەزیێتە کێشێ بەدەستی ئەم دەسەڵاتە لار و خراپەوە ئێستش هەر بڵێن کاکە هەر ئەمانە شایستن هەر ئەمانە خەباتیان کردووە ڕابردویان وایە ئەوەیان وایە بە کۆمەڵ اعتیباراتی ناڕاست هەندێک پێوەری ناڕێک هەندێک پێوەر کە بەڕاستی پێوەر نین ئێمە بین ئەو زاڵم و گەندەڵ و نەوتفرۆش و زوڵمکەرانە جارێکی تر بکەینە بە حاکم و کاربەدەست و بڕیار بەدەستی خۆمان دواتریش گلەی بکەین ئێمە ئەگەر خۆمان شتێکی خراپمان چاند گلەی نەکەین لە ئەنجامەکەی بەڵێنی ناکرێ ئینسانی ئیماندار دەنگ بە زاڵم و گەندەڵ و نەوت دەست بدات نەخێر ئەگەر ئەو کەسە 5 فەرزە لە مزگەوت تا بێ دز بێ نابێ دەنگی پێبەی ڕۆژووی سونەتی نەفەوتێ نابێ دەنگی پێبەی هەمیشە حەج و عومرە بکە نابێ دەنگی پێبەی بۆچی چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک کاربەدەست بوو کەسێکی دانا لەسەر ئیش و کاری موسڵمانان کە لەو چاکتر هەبوو ناش لە خراپە لەو چاکتر و شایستەتر هەیە ئەمەی کە دادناوە ئەوە خیانەتی لە خوا و لە پێغەمبەر و لە ئیمانداران کرد کاربەدەستەکە داینی هەروایە میلەتەکە دیاریکە هەروایە یعنی گەورەترین خیانەتە سیر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو ذەڕی غیفاری سەحابەیەکی بەڕێز لە ڕووی ئیمان و تەقواوە زۆر زۆر گەورە و بەڕێزە بەڵام لە ڕووی لێهاتووی و لێوەشاوەییوە پیاوێکی گونجاو نییە بۆ کاروبار بدرێتە دەستی دێت داوای لە پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم کە کارێکی پێ بسپێرێ مەسئولیەتێکی بداتێ پێغەمبەری خوا فەرمێ ئەبوو ذەڕ تۆ زەعیفی ئەم ئیشش ئەمانەتە لە قیامەتا پەشیمانی لە دوایە مەیکە مەگەرێکی وەریگرێ بە چاکی و بە جوانی حەقەکە جێبەجێکە بۆ تۆ ناکرێ لەبەرەوە مەیکە نایدا بە ئەبوو ذەڕ ها سێرکە خۆ مەسەلە ئەوە نین بێ ئەم پیاوە موسڵمانە ئیماندارە چاکە مادەم ئیشەکەی لێ نایە ئیشەکە ناتوانێ بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی ناسێ ئیشەکەی پێ نادا بەڵام خەڵکی تریش کە شایستەیە داواشی نەکردووە پێغەمبەری خوا ئیشەکەی پێ ئەسپێرێ صلی الله علیه وسلم ئێمەش بێ وا بکەین کێ سەلماندوێتی لێهاتووە دیفاعکەرێکی سەرسەختە لە ماف و بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی وڵاتەکە بەگژی گەندەڵی و ستەماچێتەوە ئەبێ ئێمە دەنگ بەوە بین کە پێشم وایە ئیسلامیەکان خەڵکە موسڵمانەکان لەما لە ڕیزی پێشی پێشەوەن بە تایبەتی ئەو خەڵکانی کەواکو لە کۆمەڵی ئیسلامیان سەلماندویانە ئەوە من ناکە خۆم کۆمەڵی ئیسلامی وەڵی لە خەڵک بپرسن لە خەڵک پرسن من خۆم چوومەتە ناو خەڵکۆ زۆر تێکەڵی چین و توێژەکانی ئەم کۆمەلگا و ئەم میلەتەم کردووە لە زۆربەی هەر شوێنەکانە شایەتی ئەدرێ بۆەوەی کەواکو نوێنەرەکانی کۆمەڵ بەڕاستی ڕازگۆ بوون لەگەڵ دروشمەکانیان لەگەڵ بانگەشەکانیان دیفاعیان کرد بۆ خەڵک هەوڵیاندا بۆ خۆیان هەوڵیان نەدا سەرکردەکانی کۆمەڵ دە لەبەرەوە بێتۆ من ئیساڵم هەر کەسێکی تر وەکو کۆمەڵە دەنگی بەنێ هەر کەسێکی تر وەکو نوێنەرەکانی کۆمەڵ ڕازگۆیە و سەرڕاستە و سەلماندوێتی و خەڵک باوەڕی پێێتی دەنیان بەنێ بەڵام ئەوانەی کە فەشەلی خۆیان سەلماندووە نابێ دەنیان بیتی ئەگەر خزمت بێ ئەگەر باوکت بێ ئەگەر برات بێ ئەگەر عەشرەتت بێ ئەگەر هاوشاریت بێ هاوحیزبت بێ ئەگەر ئەمانەتی خوا و قیامەت دەبێ نابێ دەنگی بەڵێ زۆر باش بەزەوەی کە پێش وتمەکو دەکرێت وەکو واجبێکی شەرعی سیر بکرێت ئەگەر بێتەوەی لابردنی بۆ نمونە گەندەڵی نەهامەتی و زوڵمەی کە لە خەڵکی کوردستانە دەکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان هەر کەسێ خراپەی بینا بە بەدەسەڵاتی نهێڵێ بکرێ ئەگەر نا بە زمانی ئەگەر نا بە دڵ پێی ناخۆش بێ لەو بەدواوە مسقالە زەڕێ کابرا ئیمانی نیە ئەگەر بەدڵ پێی ناهۆر ێ باشە خراپە لەمە خراپتر هەیە ئەم هەموو خەڵک و میلەتە گشتی ژیانی تاڵ بووە
ژیانی نەماوە خزمەت گوزاری نەماوە هیچ جۆرە خزمەت گوزارێک نەماوە وڵاتی ئێمەیسە لە ئاسی سۆمالایە لە ئاسی وڵاتە زۆر دواکەوتەکانی دنیاە لە کاتێکا سەرۆت و سامان ئەم وڵاتە لە مستەوای سعودیە و دوبەی و ئیمارات و ئەو وڵاتانایە تۆ لەیرا موسڵمان هەڵوێستی نەبێ ئەیتر وەڵی خۆی گەورە نوێژ و ڕۆژوویەکی ناوێ هیچ گۆڕانکاری لە ژیانە دروست نەکا قورئان کە باسی نوێژە کافمە ئینە سەڵاتە تەنها عن الفەحشاء والمونکەر نوێژ خوێن و نوێژ ئەبێ لە خەتا و خراپە خاوەنەکەی بگێڕێتەوە ئەگەر کابرا 5 فەرزە بچێت نوێژکا و بە جەماعەت نوێژەکەی بکە و نوێژی بەیانیان ئامادە بێ و تەیدی زاڵم بکە خۆی گەورە نایەوێ قورئان فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار خۆتان مەدەن بە پاڵ ئەوانەی کوا زاڵمن با دووچاری ئاگری دۆزەخ نەیە سپاس دەکەم کاکتۆر مامۆستا عوسمان ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە تا چەند گۆڕینی ئەم دەسەڵاتە دوای 27 ساڵە و نامەتیانەی کە بەسەر خەڵکی هێناوە گۆڕانکاری لەم دەسەڵاتە ینی ئەرکێکی هەم ئاینی هەم شەرعی هەم نیشتیمانی هەم نەتەوەییە دەبێت خەڵکی کوردستان لە مەڵبژاردنە پەیڕەوی بکات. بێگومان هەستان بە ئەداکردنی ئەرچی سەرشانی هەموو هاوڵاتیان هەموو کوردستانیان بگە دواتر عێراقیان ئەوانەی کەوا سنی بلوغیان تەواو کردووە واجبێکی شەرعیە بەر لەوەی واجبێکی نیشتیمانی بێ پێویستە هەر هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە کە مکەلەفە هەستێ بە چاکسازی و بە گۆڕانکاری لەم سیستەمە حکمڕانیە کە بەڕاستی سەقەت بوو هەڵە بوو بەرەو هەڵدێری بردین و ئەگەر لێستا بەدووە بەخۆ نەکەوین بەڕاستی ئەوەندەی هەشمانە لە دەستمان دەچێت بۆیە بە هیمەتی پیاوی دلێر و پیاوی ئازا و ئەو کاندیدە بەڕێزانەی سەرجەم لیستەکان ئێمە زەمی هیچ لایەنێک ناکەین بەڵام ئەوانەی کە دلێرن ئەوانەی بوێرن ئەوانەی ئازان ئەوانەی لەبەرەی گەلدان بەڕاستی دەبێت خەڵک دەنجیان پێ بدا هەڵیان بژێرێ جەنابی دکتۆری جوانی فەرموو کە دەفەرمێ ئەبوو ذەڕی غەفاری کە داوای ڕیاسەی کرد پێغەمبەری خوا فەرمووی ئینەکە امڕؤ ضەعیف ئینەها ئەمانە ئەوە ئەمانەتە بەڵام کاتێکەوە تەمەشای ژیانی یوسف پێغەمبەر دەکەین عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ ئیجعەلنی عەلا خەزائینی الأرض ئینی حەفیظ عەلیم کاتێکەوە تاشی موسڵمان زانی کە لێنێک فەراغێک بۆ شاتێک هەیە بۆ چاکسازی واللهی دەبێ نەک من و تۆ لێرە بانگەشە بکەین خەڵک دەنگ بدا و دەنگ بە باشەکان بدا واجبە خۆی هەستێ بچێ هەم خۆی تەرشیحکە هەم خۆی دەنگ بە ئینسانی باش بدا هەم چاکسازی بکە لەبەر ئەوەی فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته كلكم راع هەر لەگە سەرۆکی وڵاتی نییە بەخوا لەگەڵ پیاو لە ماڵەکەی خۆی ژن لە ژێدەسەڵاتەکەی خۆی مامۆستا لە قوتابخانە پزیشک لە نەخۆشخانە جەنابن لە ناو ستۆدیۆیەکەت ئەو برانە لە کۆنتڕۆل هەر هەمومان بەبێ جیاوازی مەسئولیتمان هەیە و لێپێچینەوەشمان لەگەڵ دەکرێت بە دڵنیاییەوە بۆیە بەڕاستی حکمڕانی وەکو باسمەکە کە ئەمانەتە کە دەنگدان شاهێدیە بۆیە پێویستە ئەو ئینسانە چاکانە دەستنیشان بکرێن و بۆی کەوا بتوانن گۆڕانکاری بکرێ ئێوە بە واجبێکی شەرعی دەزان لەم هەڵبژاردنە خەڵک دەسەڵاتە بە تاوی بگۆڕێت واجبێکی شەرعیە بە کورتی بێ سوپاس دەکەم دواتریش دەگرم و لای بەڕێز بێگومان واجبێکی شەرعیە لەسەر شانی هەموو خەڵکێک ئەگەر ئێمە پرسیارێک دەکەین با جوابەکەی لای خەڵک بێ ئەگەر خەڵک بەم جۆرە سیاسەتە ڕازیە بە زوڵم و ستەم و تەخشان و پەخشانی سەرۆت و داهاتی ئەم خەڵکاگە ئێستا وەزعی کوردستان عیبی نییە با خەڵک دەنگ بۆ جەماعەتەی کۆنەکە بداتەوە ئەگە عیبی نییە ئەگە عیبیشی هەیە وەڵڵی واجبە هەر هەمومان بەر لە نوێشکردنەکەمان دەبێ ئێمە ئاگادار بین بزانین لەگە چێ دەڕۆین کە خوای گەورە دەفەرمێ احشروا الذين ظلموا وأزواجهم ستەمکارەکان و دار و دەستەکانیان دەفەرمێ پێکەوە خوای گەورە دەفەرمێ لە جەهەنەم دیان سوتێنم بۆیە ئێمە دەبێت بەر لە نوێشکردنەکە بزانین لەگە چێ دەڕۆین لەگە چێدا دەژین و دەنگ بەچێ دەدەین بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دواتەگرم و لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینەوە لاتان لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
کۆمپانیای ئەتڵەس لاسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە 1 تا 11 5 2010 گەورەترین بازار لە فیستیڤاڵی بەهار ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازار خزمەت با وڵاتیان دەکا. لە فیستیڤاڵی بەهار پێداویستەکانی ڕۆژانت بە بڕی 25,000 50,000 100,000 دینار بکڕە و شانسی بەشداریکردنت لە تیر و پشکی وەرگرتنەوەی نیوەی نرخ زیاتر بکە. فیستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنتبۆرد، ئەسترۆپۆل، سەقفی مەغریبی، کاغەزی دیوار، تەختەی ئەرزی، سرێتیواڵ و چەندین دیکۆری تر. لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالیتی کارەکانتان جێبەجێ دەکەین. ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری و چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازادگانی ئەسپیڕەش بەرهەمە شازادگانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەرەزان. مامۆستا عوسمان بەرزتان پێش ناوبڕەکە باسان لەوە کرد کە گۆڕینی ئەم دەسەڵاتە لەبەر
کارەکانی مەسەن لە ڕابردوودا واجبێکی شەرعیە ئەگەر واجبێکی شەرعی بێ بەشداریکردنی مەسەن خەڵک لە ڕۆژی دەنگدان و دەنگدانێن بە خەڵکانی ئەمین و دەستپاک پێتان وایە ئەمە بەشێکە لە دینداری؟ بەڵێ بێگومان دەستنیشانکردنی برا گەورە و حکومڕان و دەمڕاست و پێشەوای وڵات بەڕاستی ئەوە ینی پێویستێکی هەم شەرعیە هەمیش نیشتیمانیە بۆیە ئەو کەسانەی کەەوە دەستڕاستن ئەوانەی کەەوە ئەمینن ئەوانەی کەەوە ڕابردوویان پاکە ئەوانەی کەەوە لای کەمی گەندەڵیان نەکردووە خاک و نیشتیمان و خوێنی ڕۆڵەکان و ئەوانیان بە هەدەر نەداوە بەڕاستی پێویستە ئەوانە دەستنیشان بکرێن بۆ حکومڕانی بۆی کەەوە جارێکتر وەکو دەڵێ تاقیکرا و تاقی نەکرێتەوە جارێکتر تووشەوە بینکەوە ڕۆڵەکانمان لە دەریاکان بخینچێن تووشەوە بینکەوە هەر ڕۆژێک تەرمی ڕۆڵەیەکمان بۆ بێتەوە لە ئەنجامی سیاسەتی چەوتی دەسەڵاتداران کەەوە هەندێکیان قڕ کردو هەندێکیان پڕ کردووە بۆیە ئەرکێکی ئاینیە لەبەر ئەوەی کەەوە ئەم هەموو زوڵ مستەمە هەیە ئەم هەموو غەدر و غودورە هەیە لە سەردەمی گەورەمان عومەر کاتێک دەبینی لەژێر سایی ئیسلام حکم دەکرێت ئەخە ئەمڕۆکە بەداخەوە ئێمە کێشەمان ئەوەیەکەوە خەڵک بە حاکمیەتی ئیسلام ڕازی نییە و گلەی لە ئیسلامیەکان دەکا و گلەی لە ئیسلام دەکا دەبا ئیسلام و مسلمانەکان و ئیسلامیەکان بێنە سەر حکم ئەنجا سەیری ئەم بانێک و دوو هەوایە بکرێت ئەنجا و کاتی شاری خەونەکان و شاری خەمەکان بمێنێ ئەوە نامێنێ بەڕاستی ئەو پیاوەی هاتە شاری مەدینەی فەرمووی گەورەی ئیمانداران لەکوێیە کە کاتێک عومەری کوڕی خەتاب بوو سەیری دەکرد باڵەخانەیەکی بەرز و باڵەخانەیەکی جوان و کۆشکێکی ڕازاوە و شتێنێکی زۆر مهمی هەبێ ئاماژەیان بۆ کرد فەرمیان لەناو ئەم باغ و بێستان لە بن دارێک وا لەوەیە کە چوو سەیری کرد لەسەر بەردێکی ڕەخەوی لەکەوتەوە فەرمووی حەکەمتە فەعادیلتە فەئەمینتە فەنومتە وەڵڵاهی سەرکردەکانی ئێمە ئەگەر ئەوەندەی بکەن بەس عەدالەت واللهی ئەمین دەبن واللهی خوای گەورە بەرەکەی تەمەسدا دەڕێژێ واللهی خەڵکیش ئاسوودە دەبێت لەژێر دەسەڵاتی حکمڕانیەکی عەدل و دادگەری خوای ڕەب العالەمین هیچ دەوڵەتێک تێک نادا لەسەر کوفری بەڵام واللهی دەوڵەتێکی ئیسلام تێک دەدا لەسەر ستەمکردن ئەو دەوڵەتی ئێمە بەڕاستی کوفر نییە بەڵام واللهی ستەمکارە تاوەکو گەردەنی لە ستەمدایە ستەم لە خۆی لە دەوروبەری لە خاکی لە ئاسمانی لە بەڕوبەحری ستەمی کردووە بۆیە لەسەر لێواری مەرجین ئەگەر بە فریای خۆمان نەکەوین و بەهانای خۆمان نێین و هەڵنەسین بە ئەداکردنی ئەو حەقە شەرعی سەرشانمان کە دەنگدانە بەو کەسانی کەوا شایستن بۆیە ئەم پەنجەی شەهادێکە لە مەرەکەبەکەدنی کە بزانە شەهادەتە ئاگادار بە ئەوە حوجەتێکە بۆ قیامەتت نەڵی نەمزانیوە تۆ مسلمانی ئەهلی مزگەوتی نوێژ دەکەی بەڵام خەڵکێکی نوێژنەکەر و خەڵکێکی دژە دین و دژە قورئان دەکەی پێشەوای خۆت بەڕاستیەوە ئاسمان و ڕێسمان لێک دوورە دەبێت ئینسانی ئیماندار خەڵکێکی دینداریش وەکو خۆی بکاتە پێشەوای خۆی بەڵێ کەواتە خەڵک بە کورتی بۆ دەنگدان هەم دەبێت دنیای لەبەرچاوبێەوە قیامەتەکەشی لەبەرچاو بێت بێگومان دەبێ هەردووچیان پێکەوە بە یەک دەست هەردووچیان بە پیاوەڕ ئەو پیاوە نە پیاوی قیامەتێ بێ و دنیا فەرامۆشکە لەبەرەوەی پێغەمبەر فەرمووی ئەدونیا مەزرعەة الآخرە دنیا کێڵگەیەکە و باغێکە بۆ دوا ڕۆژ و هەر کەسێکیش پیاوی دنیا بێ بەتەنها قیامەت فەرامۆشکە بەڕاستی ئەوە گەلەکەی دەزایع دەکات بەڵام ئەگەر بێت و پیاوی دنیاش بێ و پیاوی دوا ڕۆژش بێ بەڕاستی خەڵک بەختەوەر دەکات خەڵک ئاسوودە دەکات وەکو ئەو بەڕێزانێکەوە لە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 بەڕاستی ئێمە ئەم شاهدیە لێرە دووپات دەکەینەوە کە کەسی شیاون داوا لە مسلمانانی کوردستان دەکەین بە عام دەنگیان پێ بدەن لەبەرەوەی کە پرسیارمان لێکراوە ئایا چ بکەین بەڵێ دەنگدان بەو کاندیدانە پێویستە واللهی دەنگدان بەو خەڵکێکەوە گەندەڵی کردووە ئەوەی کەوا خاچی فرۆشتووە ئەوەی کەوا داهاتی ئەم وڵاتەی بۆ خۆی بردووە واللهی حرامە دەنگدانش بۆ ئەو نوعە کاندید و مڕەشەح پاکانە واجبە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاکتۆر سەباربووی کە پێشتر بەرەزوت نابێ مسلمان پشتیوانی ستەمکار بێت لەم هەڵبژارنەگەر مەسەلەن سیفەتەکانی ستەمکار چییە بۆ ئێمە بزانن خەڵک لەم هەڵبژارن دەنگ نەدا بە ستەمکار خۆی ستەم پێناسەکەی لە زمانی عەرەبیا کەوشەی ظولمە ینی دانانی هەشتێکە لە جێگەی خۆیان نەبێ بە زیاد بێ یا بە کەم بێ یا بە ڕێژە بێ مانای وایە ئەمانە کە خەڵک بە حەقی خۆی دانامەزی خەڵک بە حەقی خۆی موچەوەەر ناگری ئەو سەرۆت و سامانە کە هەیە بە عەدالەت تەوزیع ناکری ئەو سەرۆت و سامانی ئەم وڵاتەیە خزمەتی ئەم وڵاتەی پێ ناکری ئەو
بودجەی کەوا کاتی خۆی لە عێراقەوە ئاهاو بە پێی ژمارەی دانیشتوانی کوردستان ئەهات ئەبێت تۆش ئاوا هەموو خەڵک سوودمەند بێت لێی بەڵام کەمینەیەکی زۆر کەم سوودمەند بووە لێی زۆرینەیەکی زۆریش بێبەش و مەحروم بووە لێی خەڵک بە نەهاق ئەکوژرێ خەڵک ئازادی لێ زەوتەکرێ مامۆسای ئاینی لە وتار لا ئەدرێ بەس لەبەرەوەی حەقەڵێ بەڵام هەر کەسێ حەق نەڵێ جاری وایە شایستێژ نەبێت لە شوێنەکە داندێت جاری وایە لەسەر ئەو قافیش نێ مکراوەتە مەلا لە مزگەوتێکە پۆسە حکوومیەکان کابرا شەهادەی نێ پۆسی گەورەی دراوەتێ کابرا چەند ساڵە لە پۆسێکای لا نابرێ وەک بڵێ حساباتی حیزبی هەموو ئەم جونگانەی ژیان و دام و دەستگا و ژیانی خەڵکی گرتووەتەوە یعنی ئەوە قسەی بەرپرسەکان خۆیانە بەرپرسێکی پارتی ئەڵێ لە زۆنی سەوزا ئێمە پۆلیسێکمان پێدا نامەزری فەڕاشێکمان پێدا نامەزری هەروەها بە پێچەوانەکەیشی ڕاست یەکێتیش و زۆنی سەوز لە بەشی زەرد هیچ دەسەڵاتێکی نییە باش ئەوەش کەواوەکو ئینتیخاباتەکانی پێشووە ستەم و تەزویر و پارەبەخشینەوە و ترس و چاوسورکردنەوە لە خەڵکی ئەوانە زۆر دەوری بیناوە لەوەی کەواکو ئەو دەسەڵات دارانە کە دەنگی زۆر بێنن بەڵگەم لەسەرەوەی کەواکو ئەوانە بەم پارە و چاوسورکردنەوە و هەڕەشە و گوڕەشە ئەوانە دەنیان هێناوە هەر کام بەشی زەرد کە پارتیە لە پارێزگای سلێمانی سەوتەکانی کەمە یەکێتی کە دەسەڵاتداری بەشی سلێمانیە لە هەولێر و دووەک دەنگەکانی کەم مانە هەرچ کامیان لەو شوێنەی کە دەسەڵاتی نییە دەنگی نییە یا دەنگەکەی وەکو حیزبەکانی تروایە بەس لەو شوێنەی کە خۆی هەیە دەنگی زۆرە ئەوە چییە؟ ئەوە ینی باشە زۆر ڕۆژێک کە دەنگدانە بەستەم کار بۆنم ئەگەر خەڵک لە ڕۆژی دەنگدانە خەڵک ئەبێ ئەو کەسەی کە زوڵمی لێکردو دەنگی پێ نا ئەگەر دەنگی پێ بە ئەو ستەمە بەردەوامە بێ زانایە قسەی جوانەکە ینی مفەکیرێکی فارسە ئەڵێ ئەو زاڵم و حاکمە زاڵمانەی سەروەت و سامانی میلەت ئەدزن و ئەخۆن نمونەیان وەکو خانوویەک وایە لە خشتی قوڕ دروست کرابێ خشتەکانی ژێرەوە دەریێنن دوای ئەو خانۆ و ئەو بینا ئەڕوخێ بەسەر خۆیانە ئەوانەی کە زوڵمەکەن کە پارەی میلەت ئەدزن کە فەقیر و هەژار داماوەکەن ڕۆژێک دێ ئەو زوڵم مستەمە ئەڕوخێ بەسەریانە دەستیشان بە هیچ کوێ ناگە خوای گەورە پێغەمبەر فەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم مۆڵەتی زاڵمەدا بەڵام کە کاتی تۆڵە لێسەندنەوەی هات ڕزگاری نابێ کەس ناتوانێت بە فریایەوە بێ کەس بە تەنیەوە نایە ئەو هەموو زاڵمەمان نەبینە لە وڵاتە عەرەبیانە چیان بەسەر هاو سەدامان نەبینە چی بەسەر هاو ئەو هەموو زوڵمەی کرد چەند ڕەزیل و ڕسوایانە ئیعدام کرا معمەر قەزافی نەبینرا چەند گاڵتەی بە میلەتەکە کرد و چەند زوڵم مستەمێ کرد و هەموو سەرۆت و سامانی ئەو وڵاتی گشتی خست بۆ خزمەتی خۆی و خێزانەکەیوە خۆی و مناڵەکانی بە چ ڕسوایەک لە چیان بەسەر هاو ئەم زوڵمە خۆ لە هەموو شوێنەکە هەر هەمان یاسایە یاسای زوڵم مستەم هەمان یاسایە خوای گەورە باسی فیرعەونەکە ئەفەرمێ إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين سيرك فرعون كسري ظلمك هامان كوزير پشتیوانێتی سەرباز و لەشکرەکە کە بەو سەرباز و لەشکرە خۆی و وڵاتەکەی و حکومەکەی ئەپاراست خوای گەورە ئەڵێ هەمویان لە تاوانە ئاژین لە شوێنی کا فەرمێ هەمویانمان پێکەوە لەناو دەریا خنکان فرعون و هامان و سەربازەکانیشی بۆ چونکەوانە هەمووی پشتیوان بوون دەنگدەرێک تۆ بەو دەنگە ئەتوانی پشتیوانی لە زوڵم بکەی ئەتوانی دژی زوڵم بی ئەگەر تۆ چووی پشتیوانیت لە زوڵم کرد معنای تۆ حەزەکەی ئەتەوێت لەم سەر ئەرزا زوڵم لەم کوردستانە بەردەوام بێ ئەتەوێت گەندەڵی بەردەوام بێ ئەتەوێت ستەم و ناعەدالەتی بەردەوام بێ ئەتەوێت فەقیر و هەژار هەر ئاوا داما و مافخورا و موچەخورا و ژیان بێژیان بن بەڵام ئەگەر تۆ چووی دژی ستەمکارەکە دەنگدا بە ئەو حیزبانی کە بەرامبەری زوڵم مستەمەکە وەساون ئەو کاتە معنای تۆ ئەتەوێت گۆڕانکاری لە وڵاتە بێ بەس هەر کەسێ بچێ هەر یا دەنگنا دەنگیش نا هەر یارمەتی زاڵمەکەدا چونکە ئەو کاتە دەنگێک گێنێ لە جێی تۆ دەنگی پێەیە یان لایەنی حەقەکە
زۆر باش بچووکە بێتەوە کەمە بێتەوە لاوازە بێت. ئێستا خەڵک پێ دووە تەنە نابێت ستەمکار سزا بدە بۆ نمونە حیزبانی کە ستەمکار دەبێت پشتیوانی ئەوانش کە حیزبانی کە پشتیوانی ستەمیشیان کردووە سزا بدرێت. ئەبێ هەر کەسێکیش پشتیوانی لە زوڵم بکە هەر زاڵمە. چۆن ئێوە باسی هامانمان کرد، خۆ هامان فیرعون ڕەمزی زوڵمەکەیە. خوای گەورە هامان و سەربازەکانش لەگەڵ فیرعون باسەکە. ئێوە ئاەتی پێشوو خوێنمەوە فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا تەرکەنوا یعنی پاڵیان پێوە مەدەن، پشتیوانیان لێ مەکەن، پشتیوانی و پاڵپشتی ئەوانە مەکەن ستەم ئەکەن فتەمەسەکم النار، نەبادا ئەگەر وا بکەن ئەوە خوای گەورە لە قیامەتە بە ئاگری دۆزەخ ئەتان سوتێنێ، دەتان خاتە دۆزەخەوە. چۆن زاڵمەکانە چنە دۆزەخەوە ئەوەش کە پشتیوان لە زاڵمەکە کاچێتە دۆزەخ. بەڵێکەوەتە لە ڕوو شەڕی شۆ تاوانباری هەیە بۆ لە ڕوو شەڕیشەوە تۆ پەرلەمانتارێک بەدەنگی تۆ یا کۆمەڵە خەڵکێک گەچێتە پەرلەمانەوە، دوایی لەوێ هەر یاسایەکی گوناه و تاوان و ناشەرعی و زوڵم و ستەم کە ئەو دەستی بۆ هەڵەبڕێ تۆ بەشداری تایە. سوپاس دەکەم کاک دکتۆر. ماوەسە کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە خەڵک دەبێت چ پێوەرێک بکات شتێک بکات بە پێوەر کە بۆی دەنگ بە لایەنێکدا پێوەرەکان چین بۆی هەم دەسەڵاتێکی دادگەریش دروست بکرێت. بەڵێ پێوەری ئەو کەسێک کە دەکرێت بە حکمڕان و برا گەورە و دەمڕاست بریتە لەو کارە پیرۆزەی پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام کە لە حەق و مافی پێغەمبەرانە عەلەیهیم الصلاة والسلام الصدق والأمانة والتبلیغ کە خوای گەورە پێغەمبەرێکی ڕەوان کردووە هەموو ئەو پێغەمبەرە هەم ڕازگۆ بووە هەم دەستپاک بووە هەم ئەمەشی کە بۆی هاتووە ڕایگەیاندووە. کەواتە ئینە بەنو ئیسرائیل کانت تەسوسهم الأنبیاء و پێغەمبەرانی بەنو ئیسرائیلی سیاست مەدارەکانیان بوون، یعنی پێغەمبەرەکان ئیشی سیاسەتیان دەکرد، سیاست بەو ماتایکەوە سیاسی شەرعی حکمڕانی خەڵک بەڕێوەبردن و مشرخۆرنی خەڵک. بۆیە بەڕاستی دەبێت دوو سیفەتە بێ، هەم حەفیظ بێ هەم عەلیم بێ. واتە کەسێک نەبێت لەسەر ئاستی حیزبایەتی و خزمایەتی کرابێ بۆ مەسئول و مدیر و وەزیر و گزیر و لەبەر ئەوەش نەبێکەوە کەسێکی نەشارەزاش نەبێ، هەم شارەزا بێ هەم دەستپاچی بێ. ئەگەر خوا نەخواستە ئەو دوو سیفەتەی نەبوو بەڕاستی ئەگەر لە هەر لیستێک بێ ئەگەر لە هەر قەومێک بێ لە هیچ جائز نییە تۆ دەنگی پێ بدەی گوناهبار دەبی و خوا نەخواستە دەبیە کەسێکەوە تۆ نەک پێغەمبەر دەفەرمێ من کەثوڕە سەوادە قەومین فەهوە مینهم، تەنها لە بۆرایەتی و لە دەنگ و ڕنگ و ڕیزیان زیادکەی ئینسانی قەومێک ئەوە لەوان حساب دەکەین خوا نەخواستە. بۆیە ئەگەر خەڵک لە بەشە خۆراکی مانگانەی بایعی ڕازیە با دەنگیان پێ بداتەوە، ئەگەر لە بەشە نەوتی سوتەمەنی ڕازیە با دەنگیان پێ بداتەوە، ئەگەر لە کەرتی تەندروستی ڕازیە با دەنگیان پێ بداتەوە کە ئەو هەم خەڵکیان کوێر کرد، ئەو هەم خەڵکیان بێ داو دەرمان و مستەشفاکان و بایکۆت دەکەن لەبێ بێ داو دەرمان و عیلاجی. ئەگەر خەڵک ڕازیە بە وەزعی ئەوە با دەنگیان پێ بداتەوە، ئەگەر ناڕازیشە وڵا واجبە لەسەر شانی هەمومان هەستین بە ئەداکردنی دەنگدان بەو کەسانی کە شایستن، نەک بڵێ وەڵام من ناچم نەچوونیش بە هەماشۆ لە ساڵحی ستەمکارانە ئەوان ئەو دەنگە بەتاڵی تۆ پڕ دەکەنەوە. دەبێت ئاگادار بی بچی دەنگی بە خەڵکێکی ئەمین و ڕێک و پێک بێ کە دوو سیفەتێ بێ، هەم زانا بێ هەمیش دەستپاک بێ. بەڵێ مامۆستا بە کورتی چی بە خەڵکی کوردستان دەڵێ وەکو زانایەکی ئاینی کە ئێمە ڕۆژی 12 مانگ دەچینە سەر سندوقەکانی دەنگدان بە کورتی بە سوپاس دەکەم. زۆر بەداخەوە خەڵکی ئێمە مسلمانە خەڵکی مزگەوتە خەڵکی جومعە و جەماعەتی هیچ عیبی نییە، بەڵام بەداخەوە تەئیدی حیزبێک دەکات کە ئەو حیزبە عەلمانیە، ئەو حیزبە لەگە عەقیدە و بیر و باوەڕیوی تێک ناکاتەوە. تەنها ئەمن نمونەیەک لەسەر خۆم دێنمەوە کە من 23 ساڵم خزمەت هەیە، 23 ساڵ خزمەتی پێشنوێژی و تارخوێنیم هەیە بە شەهادەی بەکالیۆریۆسەوە، بەبێ ئەوەی کە ڕۆژێک زوعفم هەبوو بێ لە ئەدای کارم تا ئێستا بۆم نییە بسمە هیچ مزگەوتێک نوێژی بە جەماعەت بکەم، نەک بە ئیمامەتی بە مەئمومی بکەم، بەڵام هونەرمەندێکی شێوەکار بۆی هەیە لەوحەکانی خۆی لەناو مزگەوت عەرز بکە بۆی شتێکی یاساییە، بەڵام بۆ من نایاساییە. بەڕاستی ئەو دەسەڵاتەوەی دەنگی پێ بدا لەو زوڵم و ستەم و گەندەڵیەکەوە هەیە گوناهبار دەبێ بەشدار دەبێ. وەڵڵاهی خوای ڕەب العالەمین وامانێ دەکاتەوە بەهۆی گوناهی وانەوە خەڵکی مزگەوت و خەڵکی ئاهلی قیبلەش هەموو دەسوێ. بەڵێ ماوەستا ناچارتکردم پرسیارێ بکەم سەبارەت بەوەی کە بەڕێزت لە ساڵی بڵێن 2 ساڵە دوور خراونەتەوە، یعنی بەڕێستان تەنانەت سەبارەت بەوەی کە ڕێگەشتە نادەن نوێژی بە کۆمەڵیش بکەن لە مزگەوتەکان دەسەڵات لە هەولێر بە کورتی بێچووکە کاتنەوە.
بەڵێ ڕێگە نادەم بچین بە مەئمومیش لە مزگەوتێک نوێژ بکەین دوای ئەوەی لە خوتبەیان دەرکردین پاشە لە ئیمامەتیان دەرکردین پاشە لە مزگەوتیان دەرکردین لە گەڕەکەشیان دەرکردین ئێستا لە هەر مزگەوتێک دەچین لانی ئەمنی ئاگادارمان دەکاتەوە نەیە ئەو مزگەوتێ بۆ نوێژش خەڵکمان لێکۆ دەبێتەوە خەڵک بەڕاستی ئینسانی دەستپاکی خۆش دەوێت ئینسانی ئەمینی خۆش دەوێت ئێمەش وەلیللاهی الحەمد لە ڕیزی ئەو خەڵکە بووین و لەگەڵ خەڵکی مەزلوم دابین هەمیشە ئەگەر بە کۆتایی بە خوێنی خۆشمان بێ هیچ کاتێک نەزول ناکەین لەوەی کە بچینە ڕێزی ستەمکارانەوە. بەڵێ سپاس دەکەم مامۆستا زۆر بە کوتنی خولەکچی وە خەڵکی کوردستان بڵێیت. وەڵام من حەزەکەم لە کۆتایی یەکشت بڵێم ئەوش ئەوەیە بیستومە هەندێک لەو برا پێشمەرگە و سەرباز و پۆلیس و شتانە کە سەر بە و دوو حیزبی دەسەڵاتن سوێنیانەدەن زەختیان لەکەن کە ئەبێت دەنگ بەو حیزبە بنکەوە ئەوان چەکداری ئەوانن پێشمەرگەی ئەوانن کە تەمان زۆریان بێمەوە حکومت بووەتەوە بە یەک و پێشمەرگەی نیشتیمانیەوەوانە وانێ سەر انتخاباتەکە دەرکەوەرێکی حیزب پێشمەرگەکانی خۆی کۆکات و ئەڵێ بێت دەنگ بە من بەی بە ژمارە و بە ناو بەوانە من ئەویان پێڵێم لە ڕووی شەرعی و گوناهبار نابنەوە ئەگەر سوێن بخۆن با سوێنەکەشیان بکەوێت کەفارەتی بن بەس دەنگیان پێ نەیەن نمونەشیان بە دوو نمونەی زۆر زەقی ئیسلام مێژووی ئیسلام بۆیانمەوە زۆر بە کورتی لە سەردەمی ئیمام مالیکە ئەبوو جەعفەری مەنسوور خەلیفەیە هەندێک ناڕێکی و ناتەواوی هەیە کە سوڵتە و دەسەڵاتێکی ئیسلامیە بەس هەندێک کەم و کوڕیتایە لەو کاتە کەسێک لە ئالوبەیت بە ناوی محەممەد النەفس الزەکیە هەڵەسێ شۆڕشەکە لە دژان ئیمامی مالیک تەشجیعی خەڵکەکە لەگەڵی بێ ئەو ئیمام مالیکە دوایە کە والیەکەی مەدینە دێ ئەیگرێ تعزیبێکی زۆریە حتا ئەڵێن ئەمەی کەوا ئیمامی مالیک دەستناگرن شانی شکاوە شانی نییە نەیتوانێت دەست بگرێت شانی شکاوە ئیمامی مالیک تەییدی ئەو کەسەی کردووە دژی ئەو ستەمە هەڵساوە ئەوە یەک دوو ئەبوو حەنیفە هەر ئەو محەممەدە و برایەکی کەشی کە ناوی ئیبراهیمە ئەوان هەر لە زمانی ئەبوو جەعفەری مەنسوور هەڵساون ئەبوو حەنیفەش پشتیوانی لێ کردوون خەڵکی هانداوە لەگەڵیان بێ ئەو قاعدەی کە چووە شەڕیان بکە و توێتی مەچۆ شەڕیان مەکە سیر کە ئەم پێشەوە گەورانەی ئێمە مالیک ئەبوو حەنیفە کە دوو سەرمەزهبن کاتێکەوە خەلیفەیەکی موسڵمانان زۆربەی ئیشەکانی ڕێک بۆ چەند نوقسانی و ناتەواوێکی بووە ئەوان پشتیوانیان لە کەسێک کردووە کە دژیان وەساوە بەڵام ینی ئێستا ئێمە کابرا پێشمەرگەیەکە بە پارەی ئەم وڵاتە موچەی ئەدرێ ئەبێت دەنگ بە حیزبێکی دیاریکراوە بدا سوێنیانەدەن من لێرە وەڵێم سوێنەکەش بخۆن کەفارەتی بن بەڵام دەنگ بەوان نەدەن چکە دەنگ بەوان بن ئەو فەقیری و هەژاری و داماوی بەسەرتانە هاتووە خراپترە. سپاس زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی زانای ئاینی لە ستودیۆی سەرکی هەروە لە شاری هەولێر و مامۆستا عوسمان کانی کوردەی زانای ئاینی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.